زیاتر لە 6 مانگ بەسەر ڕفاندنی ئیلیزابێس توسورکۆف توێژەری ئیسرائیلی رووسی لە عێراق تێدەپەڕێت بەبێ ئەوەی هیچ وردەکارێکی نوێ سەبارەت بە چارەنووسی ناوبراو ئاشکرا بکرێت. حکوومەتی عێراق 2 مانگ لەمەوە پێشدەستی بە لێکۆڵینەوە لەسەر کەیسەکە کرد دوای ئەوەی بابەتەکە ئاشکرا بوو، چونکە توسورکۆف 22 یان 23 ئازاری ڕابردوو لە ناوچەی کەڕادەی بەغداد ڕفێنرا و 7 ئایار واتە دوای 45 ڕۆژ ئاشکراکرا. بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق هیچ ڕاگەیەنرا و لێدوانێکی فەرمی لەو بارەیەوە نەبووە، تەنها ئەوە نەبێت کە لیژنەیەکی لێکۆڵینەوەیان پێکهێناوە. ئەمە شوای کردووە جارێکی دیکە خوشکی ئەو توێژەرە قسە لەسەر ڕووداوەکە بکات و لە توییتێکیدا لە هەژماری خۆی لە پلاتفۆرمی X تویتەری پێشوونی سوێتی خوشەکەم 6 مانگ پێش ئێستا لە عێراق ڕفێنرا بەڵام چارەنووسی نادیارە. ئەو داوا لە حکوومەتی ئەمریکا و ئیسرائیل دەکات فشار بخاتە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی چارەنووسی خوشەکەی دیاری بکەن و دواتر ئازاد بکرێت. لەلایەکی دیکە تۆڕی هەواڵی ABC نیوزی ئەمریکی بڵاوی کردەوە بەم دویانە 2 سیناتۆری ئەمریکی دەستیان بە هەوڵە کردووە و داوایان لە ئیدارەی جۆ بایدن کردووە فشار لە حکوومەتی عێراق بکەن بۆ ئەوەی چارەنووسی ئەو توێژەرەی زانکۆی پرینستۆنی ئەمریکی ئاشکرا بکات و دواتر کار بۆ ئازادکردنی بکەن. هەردوو سیناتۆری دیموکراتەکان پۆپ میندینیز و کۆری پۆکەر کە هەردووکیان نوێنەرایەتی ویلایەتی نیوجرسی شوێنی نیشتەجێبوونی ئەو توێژەرە ئەمریکیە دەکەن، نامەیەکیان بۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ناردووە و تێیدا نیگەرانی خۆیان سەبارە بە چارەنووسی توسورکۆف دەربڕیەوە. توسورکۆف سەرەتای مانگی 1 ساڵی 2022 بە پاسپۆرتی رووسی هاتووە بەغدای پایتەختی عێراقی. ئەو بە مەبەستی ئەنجامدانی توێژینەوە و کۆکردنەوەی زانیاری بۆ توێژینەوەی ئەکادیمیەکەی کە سەبارەت بە لایەنە نزیکەکانی سەر بە ئێران لە عێراق بوو سەردانی بەغدای کردبوو. بەڵام لە دوای سەردانەکەی و گەشتنی بە بەغداد دیار نەماوە و تا ئێستاش چارەنووسی نادیارە. دیارنەمانی ئەو توێژەرە ئەمریکیە کاردانەوەی زۆری دروست کرد. ناوەڕاستی مانگی تەمووز کەناڵی 12 ئیسرائیلی لە راپۆرتێکیدا ئاشکرای کرد کە توسورکۆف پێش دیارنەمانی لە عێراق چاوپێکەوتنی لەگەڵ ئەو کەسانە هەبووە کە ڕفاندویانە. ئەوەش لە چوارچێوەی توێژینەوەی دکتۆراکەیدا لەسەر بزوتنەوە شیعەکان لە عێراق و ڕەوتەکەی موقتەدا سەدر بەتایبەتی. بەپێی راپۆرتەکەی کەناڵ 12 توسورکۆف پەیوەندی بە پیاوێکی شیعەوە کردووە بە ناوی ئەحمەد ئەلوانی و داوای لێ کردووە چاوپێکەوتنێکی لەگەڵ ئامۆزاکەی بە ناوی محەممەد ئەلوانی ساس بکات کە بەرپرسێکی باڵای کەتائیبی حیزبوڵای عێراقیە. لە دووەم چاوپێکەوتندا ئەو دوو پیاوە دەزانن کە توسورکۆف ئیسرائیلیە، بۆیە بڕیار دەدەن بیرفێن و دواتریش هەوڵیان داوە ڕەوانەی ئێران بکەن. ئەوەش بەپێی راپۆرتی کەناڵە ئیسرائیلەکە.